دایکە هاریوان عیسایە کوێک ژگرتێن بادی نانا ئەو دبێژێت هاریوان نەهار کوڕێوێ بوو بەڵکو وەک هەڤالێکی بولگەلوێ و تەڤایە ئەندامێن کەزانێ و گرتن و زیندانیکردنا ویژی بناحەقی و نادەت پەروەری دەتە زانین دەستگەلێک ژە خەری ببم ینی ڕۆژ نینە ئەس بێریاوی نەکەم هەنی وەک هەڤاڵێکی بیت ماڵێدا بۆ من بۆ برایەت خوا بۆ ماڵێ هەنی پیراوی تەحمل نەکردی هەندی دۆمای درێژ بی پیرایە بە چەند ڕۆژەیە چە ماڵە مامیت بی هەنی پیراوی ژل دەفنە بی لەگەلێکت ڕابین وەک هەڤاڵێکی بیانێدا چێت ئێت پرسیارێک هەبایە برایەتی پرسیار پێتکردن ئەوی سەحبەتێکل گەلوات کرد چۆن و هاتنێک بی سەردانێک بی هەر نافمەدەبی ساچکە غەدرەیە لێبی خودی کەیسە هاریوانی کەیسەکە سیاسی بی طبعا هەمی کەس دزانتن زەڵەمیت هاتینە سجنکردن هەفە 2 ساڵ و تشتێکە خودی داخوازەمەش هەمی لایەنێ پەیوەندیدار ئەوە و عیلاجێکی لێ کەیسێ بکەن عیلاجێکی لەڤ مرۆڤ بکەن خودیت بێگو نەهێن ئەف مرۆڤێت هەنێ بەریا چەند ڕۆژێک و داخوازش پارێزەری تۆ داخوازکردنە و کەیسەوە و وان نەقل بکەنە چاکسازیە گەورەیە سلێمانیە ڕێکی پێنادن و بێنەڤە گوهاستن لوێریژی لەسەر چاوانیا سەرەدەریکردنە یاسایە و دادگەهێلگەل کەیسە هاریوانی و تەڤایە زیندانی بادینان ئێک ji parêzerên vê keysê wesat bêjin. Amaje bi wê çendê bidîn. Her yanî bihaneya ku em bînin bo azadkirina Bêrîvanê û Mana Ebdulmutalibî du tiştên gelek jêk ciyawaz peyda dikitin. Yanî bo mirovî berf hindê dibetin ku yasa nehate cêvecêkirin çima ev dêta azadkirin û ev demînitin. Em çi bêjîn me yasaya hey belê mixabinî ve yasa neser were di karê xwe da. گۆرگوتنا خێزاناوی دبێژین هاریوان سەرپۆستێکی تۆڕێن کۆمەڵاتی هاتە گرتن و کەیسایی بنادات پەروەرانە هاتە گوهارتن و بەزنترکردن و دبێژن هژبەروێ سەرەدەریا خراپی هەڵگرت ئێتەکردن ئەو دخوازن ji bo Silêmaniyê bêta veguhastin daku سەرەدەرێکە دادپەروەرانە هەڵگەل بێتە kirin. Şevreqet Kursar News Duhok